بابەتێکی دیکەمان هەیە، ئەم بابەتە زۆر گرنگە بۆ قوتابیان، ئەو قوتابیانەی کە دەیانەوێت سکۆڵەرشیپ بەدەست بێنن لە دەرەوە بخوێنن، بەڵام ڕەنگە ڕێگا دروستەکە نەزانن، ئارەزوو دەکەن دەستیان پێی ناگا، دەیانەوێت زانیاری زیاتریان هەبێت. لەسەر ئەم بابەتە ئێمە دەوەستین سکۆڵەرشیپ و بەشداریکردن لە کۆنفرانسە نێودەوڵەتیەکان میوانمان دەبێت مامۆستا پەیوەند جەلال ڕاهێنەری پەروەردەی و ماستەر لە بەڕێوەبردننی بزنس. زۆر بەخێر بێ مامۆستا. سپاس. بەخێر هاتی سەر چاوبەری باش. ڕێزم بیایتان باش، هیواداری باش بن. بژی سپاس دەکەین. با خێرایی بەوە یعنی بۆ خێراییە دەست پێ بکەین چونکە بابەتەکە گرنگە، چۆن بتوانن قوتابیان زانستخوازان دەستیان بە سکۆڵەرشیپ بگات و چۆن بتوانن بەشداری تیا بکەن، ئەوە لە هەمووی لە گرنگترە. دواتر دێنە سەر قۆناغ و مەرجەکان. بەتاکید. سپاس بۆ میوانداریتان. ڕاستی ئەو پرسیارەی تو دەتوانم بم لەو کاتە کورتە وڵامێکی زۆر درێژ دەوێت، بەڵام وەک تۆ باس کرد با ئێمە کورتی بکەینەوە. زۆری زۆر لە پرۆگرامی سکۆلارشیپ هەیە بۆ خوێندن لە هەموو قۆناغەکانی خوێندنیش. دەتوانم لەمە قۆناغی کە دەچی بۆ کۆلێژ، ئەوڕا دەستکەوتنی ماستەر، وەروە دەستکەوتنی PhD دکتۆرا. چۆنەتی بەشداریکردن لەو بەرنامە سکۆلارشیپانە پێویستی بۆیە کە هەندێک خاڵ هەیە کە و خاڵانە ئێمە ڕەچای بکەین و کۆی بکەین و خۆشمان مادی بکەین تا دەگەین بۆ ئەوەی کە بتوانین سکۆلەرشیپێک لە یەک لە زانکۆکانی دەرەوەی وڵاتی خۆمان بەدەست بێنین. ئەمەش پرۆسەکی دەتوانم بڵێم زۆر درێژ نییە، بەڵام کاتخایەنە کاتی لە تو دەوێت کە ئەرچی لە دەوێت کە خۆت مادی بکەی و کە شت کۆ بکەیەوە. ئەو داواکارانەی کە سکۆلەرشیپەکە لە توی داوا کردە ئەو داواکاریان هەمووی کۆ بکەیەوە، اینجا دەتوانم بڵێم ئەپلای بکەی یان بەشداری بکەیت لەو بەرنامانە. باش مامۆستا، هەندێک قوتابی با بڵێن ڕێگاکەش دەدۆزنەوە، پەیوەندیش دەکەن، بەڵام لە بەرنامەکانی سکۆڵەرشیپ دەرناچن. گرفت و کێشە و لەمپەرەکان چییە؟ سەرەتا ڕاستی بەرنامەکانی سکۆلەرشیپ زۆری هەیە، بەڵام باباسی سێ باوترین زۆریان بکەین. هەندێک لە بەرنامەی سکۆلەرشیپ هەیە کۆمپانیا پارە بە قوتابیەکە دەداتن، جا چ دایرێک بۆ قوتابیەکە بنێرێت، چ دایرێک بۆ زانکۆکە بنێرێ. هەندێک زۆری سکۆلارشیپ هەیە، ئەو سکۆلارشیپانە زانکۆکە خۆی پارەکە بۆ قوتابیەکە دابین دەکات، لێی خۆش دەبێت لە پارەکەی کە قوتابەکە لە سەرێتی کە بیدا لە خلالی ساڵانی خوێندنی. بەڵام کێشەکە لەوەی بکە تو باسی دەکەی، مەسەڵەن بۆ نمونە کە بەشداری کردو وەروە ئیمێڵی بۆ هات، ئیمێڵەکە مەسەڵەن بۆ نمونە بۆی ناگەڕێتەوە، یا ئیمێڵی ناردۆ ئیمێڵێکی بۆ هاتە دوایەوەی کە دەگاتە نیوەی کاتەکە دەبێنێ کانسڵ کراوە یا ئەو وەنەجراوە. هۆکارەکەشی چیە؟ ڕاستی یەکێک لە لەمپەرێک هەرە گەورەکان کە دێتە پێش قوتابیانی کورد زمانە، چونکە ئەگەر تۆ زمانی ئەو وڵاتەوە ئەو دەتوان بڵێن وڵاتی کە بۆی دەچی مەرزنی هەر زمانی ئینگلیزی بێ، بۆ نمونە ئەڵمانیا داوا دەکا مەسەڵەن بۆ نمونە زمانی ئەڵمانی بزانی. ئەگەر تو 3-4 ساڵ خۆت ئامادە نەکرد بێ و شادەیەکی وات نەبێت کە ئیزبات بکا کە تو توانای زمانەوانیت لەو زمانی خوێندنە تەواوە، ئەوە ڕاستی پێ بڕم وەک تۆ باست کرد وەرناگیرێت، کێشەی بۆ دروست دەبێت. وەروە بەشداریکردن لە کۆمەڵە ئەکتیڤیتی و چالاکی دەتوانم بڵێم ئەوەش ڕێگە خۆشکرە لەوەی کە لە سکۆلارشیپ وەربژیرێ و بتوانین لەو منافەسەیە سەرکەوتوبی وەربژیرێ لە زانکۆکان. باشە، چۆن ئەتوانرێت سکۆلەرشیپ وەکو دەواازەیەکی زانستی بقۆزێڕێتەوە؟ ڕاستی باشترین ڕێگەی لەوەی کە دەتوانم بڵێم قوتابی بتوانێت خوێندن لە وڵاتێکی دەرەوەی کوردستان بکاتن، فێرە زۆر لە زانستی تر و زانستی نوێ ببێتن، بەڵام ئەومانە ئەوە نییە کە زانکۆکانی ئێمە مەسەڵەن بۆ نمونە لە ئاستێکی نزمدانن، نەخێر زانکۆکانی ئێمەش لە ئاستی بەرزدانە، بەڵام ئەوە شتێکە بتوان بڵێم لە هەموو دنیا ئیدی هەتا زۆرە سیستەمێشتر هەیە پێی دەوترێت ئیکسچێنج ستودنت کە گۆڕینەوەی قوتابیانە لەو زانکۆی بۆ زانکۆیشتر لە وڵاتێکی تر. ئەوە ڕێگە چارەیەکە کە دەتوانم بڵێم بۆی کە قوتابی بتوانێت ئاسی خۆی پێوە برز بکاتەوە، بەڵام وەک باسم کرد دەبێ بەو فلتەرانە دابڕوە، ئەو فلتەرانەش یەکە چاوەک باس کرد زمانە، دووەمیان بەشداریکردنە لە کۆمەڵە چاڵاکیەکی زانستی، یەک لەوانە کۆنفرانسە نێودەوڵەتیەکان بە تایبەتی بۆ ماستەر و دکتۆرا. باش ئەمە بکەینە پرسیارە ئەگەر مامۆستا پەیوەند، یعنی سوودی بەشداریکردنی قوتابیان لە کۆنفرانسە زانستە نێودەوڵەتیەکان چییە؟ ئایا ئەو هەر قوتابیە کە بەشداری لەم کۆنفرانسانە کرد بەشی وە تێگەیشتن و ئامادەکاری دەتوانێت تێدا هەبێت بۆی کە وەربگیرێت؟ بەتاکید یەک لە سوودە هەرە سادەکانی ناسینی کۆمەڵە دکتۆر و پرۆفیسۆر و مامۆستای کۆمەڵە زانکۆیەکی
دەرەوەی وڵاتە ئەوەی لە ئەزمموی خۆم کە بەشداری زیاتر لە 5 کۆنفرانسی نێودەوڵەتیم کردی کە زۆریان لە ئەجوکیشن و پەروەردەیە لە وڵاتی ئیتاڵیا بۆ نمونە توانیم سێ لە پرۆفسۆرە وەرە دکتۆرەکانی کۆمەڵە زانکۆیەکی دەرەوەی وڵات بناسم و تا ئێستاش برادرین و لەگەڵ یەکتر ڕاستی زۆر بەرنامەوەشت دەگۆڕینەوە زۆر ڕادەگۆڕینەوە ئەو یەک لە ڕێکانە دووەم ڕێگا هەر لە ڕێ ئەو کۆنفرانسانە کاتێک کات و ئەگەر بە ئارتیکل بەشداری کرد یا بەبێ ئارتیکل بەشداری کرد خەڵکی کە ئارتیکلەکەی تو کە دەخوێنێتەوە سەری دەکات دەبینی ئەو شتە بەدڵی ئەو پرۆفسۆریا بەدڵی ئەو دکتۆرەیە بۆیە ئەو ئۆفرەکە تەقدیم دەکەی دەناسیتەوە دەزانی مەسەن تۆ کەسێکی ئارتیکلەکە بڵاوکرێتەوە ئارتیکلەکە جێگەی سەرنجە ئیدی لەو ڕێ دەتوانانی باماشەوە سکولەشی بەدەستبینی زۆر بە ئاسانی زۆر باشە ئەوەیش کە گرنگە شێوازی تەقدیمکردنەکەیەتی کە چۆن تەقدیم کرد لە ڕێی چێ و وێبسایتێکی باوەڕ پێکراوە بۆ چۆنەڵە کاتی زیاتر بە فیڕوونەدات بە دوای گەڕان و بە خێراتنی کات بگات بەو شوێنەی کە ئەتوانێت ببێتە پرتی پەیوەندی و لیکەکەی بۆ دروستکە یاخود لەوێەوە ڕەوانە بکرێت کام وێبسایتە ئەوەش یەکە لە لەمپەرەکان کە ڕاستی ئەمڕۆ چونکە هەموو شتەکان ڕاستی بووە بزنس وەروە سایت و وێبسایت و هەروە زانکۆش لە زۆر جارشتی فێک دروست بووە تەنیا پارە لە خەڵک بەردەدەنەوە کە دەتوان بڵێم سکامنەوەانە بۆیە کۆمەڵە سایت و کۆمەڵە مەسەن بۆ وێبسایتی زۆر زۆر جێگەی باوەڕپێکراو هەنا ئێمە دەتوانم یەک نمونە پێتان بدەمەوە سایتێک کە ئێستا وەبزان لە ئەوە لە شاشەکار زیەکەن ئەو سایتە ڕاستی دەتوانێت لە باری ئیجوکیشن وەروە لە باری بزنس لەسەر شاشەیە زۆر چاکە لە باری ئیجوکیشن وەروە لە باری بزنس دەتوانین لەو سایتە بەشداری کۆنفرانس بکەیت بە تاوێتەوە کۆنفرانسانی کە نێزیکن لە وڵاتی ئەمە یەک لەوانە کە لە وڵاتی تورکیا لە وڵاتی قوبرس وەروە لە وڵاتی ئیتالیا لە ئازربایجانیش بەمان شێوە هەیتیان هەر هەمان ئەوەیە ئەمە شەریکەیە کە کۆمپانیایەکی گەورەیە باوەڕ پێکراوە لە ئەستەمبۆڵ دادەنیشی ڕاستی من بەشداریم کردووە ئارتیکڵیشان بۆ بڵاوکردیمەوە برادری تریش دەناسم ماستەر و دکتۆراشی هەیە بەشداری کردێ لەو کۆنفرانسانە زۆر بە ئاسانیش بەشداری دەکا بە پێوە تووشی کێشەش بیت باش ئەمستا پەیوەند ئەمە سەبارەت بە وەڵامی پرسیارەکەی سۆبام و لەسەر سکۆڵەرشیپ ئەی وێبسایتێک هەیە بۆ بەشداریکردن لە کۆنفرانسە زانستیەکان بۆی بتێ بەشداری بکەی ناوی خۆت تۆمار بکەیت وەک باسم کرد ئەویش ئەو وەبسایتەیە ئەینە بامان شێوە کە لە ناو ئیستەمبۆڵە شوێنی دانیشتنی هەیە کوارتەکەی ناو ئیستەمبۆڵە دەتوانی ئەپلای بکەی چێشی ئێمە ڕاستی سیخەیە دەتوانین بڵێ مەسم بۆ نمە کاتی کە تەقدیم دەکەیت دەڵێ داوا دەکا مەسم بۆ منە 200 تا 250 دلار تەحویلی بۆ بنێری بڵێنەڵێ ئێمە وەکو زۆر جا دەڵێن چێ دەڵێمە پارێ دەنێرم و ئیشەکەش دەبێت تووشی چێشە دەی بەڵام ئەو وێبسایتێک کە باسمان کرد ئەو وێبسایتەوە شێشەیە نییە ئەو پارەیەگە بنێری ئەگەر مەسەن لە کۆنفرانسەکە وەریش نەژای بۆ دەگەڕێنێتەوە ینی زەرێکی مادی گەورە ناکەی و دەتوانیش بەشداری کۆنفرانسە زانستیەکان بکەیت ئەمانەش وەرزینە جاروا هەیە 6 مانگ جارێک کۆنفرانسێک ئەنجامدا جوارە ساڵی جارێک کۆنفرانسێک ئەنجامدا بۆیە وا باشە کە قوتابی ڕۆژانە سەیری ئەو وێبسایتە بکاتون و بزانی کە کاتەکانی کە ئەوانە دایان ناوە لە چ وڵاتێکە ئیدی کێشەی ترمان هەیە یەک لەوانە باسمان نەکرد کە بەخوری ناتوانین بچێناوی ئەویش کاتێک کە وەرژایی لەو کۆنفرانسە وەروە ئەوان ئامادە بوون کە تۆ بچی سیمینارێک بکەی و ئارتیکلەکەی خۆت بۆت بڵاو بکەنەوە بە دوواداچم بۆ ئارتیکلەکە کرایەتەوە هەموو شتێک لە فلتەری ئەخیری کێشەی ڤیزەمان زۆر زیات توش دەبێت وڵاتێک مەسەڵەن بۆن وەک ئەڵمانیا وەک ئیتاڵیا تۆ وەک قوتابێک کە دەچی تەقدیمی ڤیزە دەکەی لەوانەیە توش کێشە بی لەوانێ ڤیزەکەت بۆ نێتەوە کانسڵ بی ئەو کات بەشداریکردنە کۆنفرانسەکە لە دەست دەدەی ڕاستی بەڵام پۆبلشکردنی ئارتیکلەکەت و بڵاوکردنەوە و ئەوانە لە دەست نادەی بۆ بڵاو دەکرێتەوە ئیدی ئێستا لە دوای کۆرۆنا زۆرێشتر لە بەشداریکرد لە کۆنفرانس پێیا بووە ئەویش لە ڕێگەی زوم دەتوانیت لە وڵاتی خۆت بەشداری کۆنفرانسێک بکەی بێ ئەوەی پارە سەر بکەی بێ ئەوەی سەردانی وڵاتەکەش بکەی و کێشەی ڤیزەش لە کۆڵ دەبێتەوە باشکار پەیوەند باسی کێشەی ڤیزات کرد ئەگەر بۆ یەک جار ڕەفزی بۆ هاتەوە بۆ جاری دووەمیش تەقدیمی کاتەوە ئەمە ناکاتە بڵێ پاڵپشتیەک بۆی ئەمە یەک جاری دیکە تەقدیمی کردووە وەرنەگیراوە ڤیزای بۆ ناتێتەوە بۆ دووهەم جار ئەمە نابێتە پاڵپشتیانی مەبەستمەوە لە دوای وەرنەگرتنی ڤیزای تر کەسەکە پشت سارد بێتەوە جارێتر چانسی ئەوەی هەیە؟ نا بە هیچ زۆرێک بەو شێوێ نابی بیر بکەینەوە ڕاستی ینی من بەسەرم هاتووە جاوە هەیە تەقدیم ڤیزەم کردووە بەشداری کۆنفرانسێم کردووە ڤیزەکە کانسڵ بووە بەڵام هەر لە 6 مانگ دوای ئەوە تەقدیمی کۆنفرانسێشتم کردووە لە هەمان لەوانەیە وڵاتیش بێتەوە ڤیزەکە کانسڵ نەبووە دەگەڕێتەوە سەر خۆت دەزانی مۆزۆی ڤیزە وەرگرتنی ڤیزە زۆر پەیوەندی بە
بابەتی تکە هەیە زۆر بابەتی دەرەوەی خوێندن وشتی وایە دەتوانێت تەقدیمکار نابێت پشتی سا بێتەوە ئەگەر تا 5 جاریش ڕفز وەروە کانسلیشنی بۆ هاتەوە لە ویزا لە وڵاتانە لە وڵاتیشتر دەتوانانی تەقدیم بکە میم هەدەفەکە ئەوەیە تۆ لە ژوورەوە کە بە حەقیقی حەزت لێ بەشداری شتێک بکەی دەبێ هەوڵی بۆ بدەی و دەبێ خۆت ماندی بکەی نابێ سات بێەوە ئەمسا پەیوەند وەکو ئەزمموی خۆت قوتابیانی ئێرە توێژەران هەوڵ دەدەن کە کورسێک بەدەست بێنن لە دەرەوە بەڵام زۆر جار بەشی وەی بینیمان بەرچاومان کەوتووە کە هەندێک لە قوتابیان کاتێکە لە زانکۆیەکی دەرەوە وەرگیراون زانکۆیەکە وەکو پێویست نەبووە بگرە بەشێکان هەر بە بندیوار حساب بوون بەڕاستی ینی تاوەکو ماستەرەکەشیان بەدەستێناوە هەوەکو بندیوار بووە چونکە تەنیا لە تاقیکردنەوەکان ئەگەر لە تاقیکردنەوەکانیش چوو بێ ئەمانە باشترین یاخود ماستەرێکی خاوێن لە زانکۆکانی کوردستان بخوێنی بەتەکیت ماسەرێش خاوێن لە زانکۆکانی کوردستان هیچ نەبێ ئەو شتانێکی ئێمە لە زانکۆی کوردستان هەمانە بۆ نمونەیەکی کورد ئەگە باز بکەم لە بابەتی کیمیا لە هەندێک لە زانکۆکانی دەرەوەی وڵات کاتێک کە تو بەشداری ماستەر دەکەی لە کیمیا یەک لە موادت پێ ئامادە دەکا ئەو مادەیە کە ئامادەت کردتەوە دوایەوە نووسینی خۆتی لەسەر دەکەیتەوە ئەوە ماستەرت هێنا بەڵام ئاگادارم لە زانکۆی کوردستان زیاتر لە 25 لە بەشی کیمیا زیاتر لە 25 تا 30 مادەی کیمیایی پێ ئامادە دەکا تا بەس ئامادەت بک بۆی کە بچی دوای ئەوە کۆمەڵە لێکۆڵینەوە و توێژنەوەی تر بکەی و ئیدی ئامادەبی بۆی کە ماسەرەکەت تەواو بکەیت بەڵهواتە لە ڕووی ئەزمونەوە ئەزمونێکی زۆر زیاتر لە هەرێمی کوردستانتان بەدەستبێن بەهۆی تاقیکردنەوەکان و ئەو بەحسانی کە ئەیکەن سەبارەت بۆ ئێمە سوپاس دەکەین پەیوەندجە لە ڕاهێنەری پەروەردەی و ماستەر لە بەڕێوەبەرزنی بزنس لەگەڵمان بوویت وان بابەتە ڕاوێژت بە ئەو کەسانەدا کە بەتەمان سکۆڵەرشیپ بکەن یاخود بڕۆنە کۆنفرانسانی وڵاتەکان دەستەکانت خۆش بە سوپاس دەکەین بەرە سپاسی وەرز دەکەم دواوتم ئەوەیە تەنیا هەموو قوتابیان کۆڵ نەدەن ڕاستی ڕۆژانە جارێک کانسل بۆ هاتەوە چ لە ڕێگەی سکۆلەرشیپ چ لە ڕێگەی خوێندن لە دەرەوڵات هەموو شتەکان هەر جارێک کە هاتە پێش سار نەبێتەوە گرنگترین شتەوە سار نەبێتەوە بەردەوام بە دوواداچم کۆرسەکانت خۆش ماستە پەیوەند زۆر سپاس بۆ تۆ بە بەیانی لەگەڵمان زۆر خۆشحاڵم باش دووبارە خۆشحاڵم